شەوتان شاد بە بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم لە بەرنامێکی نۆرینگەی گەلی کوردستان بە دیداری ئەوی خۆشەویست شاد دەبینەوە. نۆرینگەی گەلی کوردستان ڕۆژانی دووشەمە لە شاشە جوانەکەی گەلی کوردستان و پێشکەشی ئەوی ئازیز و خۆشەویست دەکرێت. وەکو بەڵێنمان پێدا بوو خۆشەویستان هەر هەفتەیە و باسی تەوەرێکی جیاوازکەین، بۆی ئەمڕۆ بڕیارماندا باسی تەوەری ژنان و مناڵ بوون بکەین. خۆتان نەزانن چەندەها کێشە هەیە بە تایبەتی لە ئافرەتانە، ئیتر ئایا لە کاتی سک بڕیابێت یان لە کاتەکانی تردا بێت و زۆر بەی کات لە ئافرەتانی ئێمەدا بەڕاستی ئیهمالەکرێت. بۆی حەزمان کرد ئەمڕۆ یەکێ لەو کێشە باوانی کە کێشەی زۆر بۆ ئافرەتان دروست کردو، نەک تەنها لەلایەنی ئافرەتانەوە بەڵکو کارەکاتە سەر هۆرمۆنات و چەندەهاشتی تریشیان حەزمان کرد باسی فرەکیسی هەلکەدان کەین. خۆی هەمووتان نەزان کیسی هەلکەدان زۆر بڵاوە، بەڵام ئەمەیان نەخۆشێکی جیاوازە. ئەم شەو بە میوانداری زۆر دکتۆری ئازیز و خۆشەویست بەڕێز دکتۆرە سرۆر نەجمەتی فەتاح کە بەڕێزیان پسپۆرە لە نەخۆشیەکانی ژنان و مناڵ بوون بە درێژی بە هاوڵێن باسی کەین. ئێوەی خۆشەویست ئەتوانن لە فەیسبوک لە سایتی گەلی کوردستان بە کۆمنت بەشدار بن، پرسیارمان لێکن هەوڵێن وەڵامتان بینەوە. بە هەمان شێوە هاوڕێیانمان ژمارەکانتان لەسەر شاشەکە بۆ داانێن نەتوانن لە ڕێ پەیوەندیەکان و پەیوەندیمان پێوەکەن. دکتۆری جان بەخێر بیسەر چاومە. زۆر سپاس دکتۆر جان. سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس و سپاس بۆ بینەرانی ئەم بەرنامەیە بە تایبەتی ژنانی خۆشەویستی وادارم کە سوود ببینن لەو قسانەی کە یەکەم لەسەر فرەکیسی هەلکەدان. ئینشاءڵڵا. دکتۆری جان فرەکیسی هەلکەدان جەناب لە هەمومان شارەزاتری زۆر بڵاو بەڕاستی کێشەی دایمەن نەک تەنها لە نەخۆشەکەی ئەوانی کە پسپۆری جەنابتانە، لە هەموو نەخۆشەکانە دایمەن نەخۆشی ئەمە درەنگ فرەیەکەون. جار حەزەکەم پێناسێکمان بۆ بکەی فرەکیسی هەلکەدان مانای چی و جیاوازی چیە لەگەڵ کیسی هەلکەدانی ئاساییە؟ فرەکیسی هەلکەدان ئەتوانم لێرەیە بڵێم کە زۆر بڵاوە. یعنی ئەگەر من لە نۆرینگەکەی خۆم 15 نەخۆشم هەبێت لەوانەیە بڵێم 3 نەخۆشیان فرەکیسی هەلکەدانیان هەیە. وەکو لە کتێب و لە بەحسەکانە باسەکە تقریبا لە 120 یعنی مانای وایە 1 لە 5 ژن لەوانەیە فرەکیسی هەلکەدانی هەبێ. بە زمانەکەی تری کە لەناو ژنانە بڵاوە پێڵێن تەکەیوس، هەنێ لە کوردەکانی خۆمان ناشیزان بە جوانیڵن تەکەویس. فرەکیسی هەلکەدان بریتیە لە کۆمەڵی کیسی ورد کە لەسەر هێلکەدان دروستە بێ، یەک کیسی تەنهانیە. لەبەرەوە حەزەکەم لێریا ژنان لەوە ئاگادار بن کەمە یەک کیس نییە، ئەمە مەجموعەیە کیسی وردە و بە زمانی خۆیان پێڵن کیسی ورد لەوانەیە بگاتە 12 کیس لە هەر هێلکەدانی. قەبارەی کیسەکان زۆر بچووکە، لە سنتیمەترێک لە سنتیمەترێ بچووکترە کیسەکان، بەڵام ئەمە کێشەی زۆرە بۆ ئافرەت. و ئێستا لە قسەکانمانەیەنە سەر کێشەکان و چۆنێتی بتوانین معالەجەی ئەم کێشەیە بکەین. جیاوازەکەی تەنها لە ژمارەیە لەگە کیسی ئاساییە، بە خۆتەزانی جۆرە کیسەکەی لە ئافرەتانە یەت و ئەڕۆ هەر کەسیشی پێ ناکات. بەڵێ لە ئەو کیسانی کە لە ئافرەتا دروستە بێ پێڵەن فسیۆلۆجیکەل بەنگلیزی فسیۆلۆجیکەل سیست یان پێڵەن لیوتێل سیست. ئەم کیسانە کیسی گەورەترن لە فرەکیسی هێلکەدان، بەڵام جیاوازەکەی وێ ئەم کیسانەی تر ئەڕۆن لە خۆیانەوە ئەڕۆن و نامێنەوە، بەڵام فرەکیسی هێلکەدان ئەمێنێت و کێشەی تری لەگەڵایە، کێشەی نەخۆشیەکانی تری لەگەڵا بێ کە ئیسا ئینشاڵڵا نەسەر لە قسەکانمانێنە سەر و کێشانەی کە دروستی ئەکات. تەمەن لە تەمەنی 18 ساڵیەوە تا تەمەنی 44 ساڵی فرەکیسی هێلکەدانیان نەبێ، بە زیاتر تا گەنجترن تا فرەکیسی هێلکەدان زۆرترە، تا ژنەچێتە ناو تەمەنە و مناڵی زۆرتر ببێ ئەو نەفرەکیسی هێلکەدان کەمە بێتەوە. لەبەر ئەوەی ئێستا لە حاڵی حازریە ینی زۆرە لەو کچانەی کە تەمەنی گەنجایەتیە زۆرترە. پێش 18 ساڵ نییە یان کەمە؟ پێش 18 ساڵ هەیە بەڵام کەمترە، بەڵام وەکو بەحسەکرێت کە لە 18 بۆ 44 ئەو تەمەنە ئەگرێت. دوای 44 لەگە کەمبوونەوەی سوڕی ماڵانە کەمە بێتەوە. ڕەنگە بڵێم لە دوای 35ەوە کەمە بێتەوە. باش. نیشانەکانی ئەمانە زۆرتر کێنە لای ئێمە بەوە دێکە سووری ماگانەکەی نییە، سووری ماگانی نییە. لە 3 مانگی پێشوە سووری ماگانی بۆ ناتوێ وازان کە سووری ماگانە هەموو 28 ڕۆژ جارێ ئەبێ ڕووبە، بەڵام ئێمە وەکو باسیەکەین هەموو وەختێک لە بینی 21 بۆ 35 ڕۆژ سووری ماگانە ئەتیادیە، بەڵام ئەمانە یان زوو سووری ماگانەیان بۆ دێ یان 3 مانگ جارێ بۆیان دێ یان کە دێ تۆزێک دێ. یعنی ئەمە نیشانەی سەرێکیە کە ئافرەت دێتە نۆرینگەکان یا دێتە ئیستیشاریەکان ئەڵێ سووری ماگانەکەم دیار نییە. لەگەڵەوەشە نیشانەی تریشی هەیە فرەکیسی هێلکەدان، وەکو قەڵەوبوونی ئەو ئافرەتە کێشی زۆر زیادەکە و ئەگەر فەحوساتی خوێنیشی بکە ئەبینی کە هۆرمۆنی
پیاوانە نێرینە زیاد دەکات کە پێڵین تێستۆستێرۆن یا فری تێستۆستێرۆن یا ئەندرۆجین ئەم هۆرمۆنانەی زیاد دەکات. من حەزەکەم لێرەیە ئەوە بڵێم ئافرەتەکان خۆیان هەڵەسن ئەچن هەموو تێستی هۆرمۆنەکانەکەن وێنێ لە دکتۆرە من فرەکیسی هێلکەدانم یاڵێتەکە یوسم هەیە. ئەمە بەڕاستی نا پرۆفیشناڵە نە ڕێگەی ڕاستە بکرێ مەفروزە ئەو نەخۆشە دکتۆرێکی پرۆفیشنال بیبینێ دکتۆرێکی ژنان و مناڵبوون یا دکتۆری ئەندۆکراینۆلۆژی هی هۆرمۆنەکان بیبینێ. ئەمە ئەبێ بیبینێ چونکە ئێمە ئەبێ دوان لە سێ شتمان هەبێ بۆی تشخیصی ئەم نەخۆشیە بکەین. یەکەمین شێدۆک وتم ئەبێ سۆڵی مانگانەکەی تێک بچێ یان ژنی بێ کە شووی کردی بێ و بێ مناڵ دروستکە مناڵ دروست نەبێ ینی کە خۆمان پێڵێن نەزوەکی ئەبێ نەزوەکی هەبێ. ئەمە یەکەمین نیشانەکانێتی دووەم نیشانەکانی ئەبێ ئەندرۆجین زیاد بێ تێستۆستێرۆن زیاد بێ کەواتە و ئافرەتە تۆزیە مووی زیادەکە مووی ئەبێتە وەکو مووی پیاوانە دەموچاوی ئەبێت پشتی ئەبێ سنگی ئەبێ و لەگەڵەوەشا قژی ئەوەرێ ینی ئەبێ بە قژوەرین خاصەتەن ئەم منتیقانەی قژی ئەوەرێ. ئەمە دووەم نیشانەکەتی. سێم نیشانی لەگەڵ قەڵەوبوونەکەیە و قنچکە دروستکردنەکەیە ئەبێ سۆنۆگرافی بکە کە سۆنۆگرافی ئەکاتێنێ هێلکەدانەکانی هەردوو هێلکەدانی وەکو ملوانکە بەنگلیزی پێڵێن چین لەبەرەوەی لە دەوری هێلکەدانی یەک ڕیز لەم کیسەوردانە دروستە بێ و قاوەکەی زۆر ئەستورە بێ لەبەرەوە ئێمە بۆیان شەرحەکەین ئەڵێ ئاو هێلکەدانە دوای بەسەر هاتووە کەواتە سێشتی هەیە یا هێلکەدانەکە ئەم فرەکیسانی دروستکردەوە یا هۆرمۆنەکانی تێکچووە یان ئەوە تا سۆڵی مانگانەکەی تێکچووە. دکتۆری جان بەنسبەت زیادکردنی مووە ئایا هەموو زیادکردنێکی موو نیشانی فرەکیسی هێلکەدانە؟ نەخێت چونکە نەخۆشی تریشەیە خەڵک زۆر تێکەڵیەکە زۆر تێکەڵیەکە و هەر لە خۆشیانەوە کوتم ئەچن هۆرمۆناتەکەن کە بەڕاستی هۆرمۆناتکردنەکەش هەم بڵین سەرفکردنی مادەیە لەلایەن ئەو خەڵکەوە گرانە هۆرمۆنات فەحسی هۆرمۆنال لە وڵاتی ئێمە گرانە هەر هۆرمۆن بە 15,000 چی ئەیکا 5-6 کردو خۆشی نازانێ بۆچی بڵێ لەبەر ئەوە ینی و هەموو لابراتۆریەکیش ناتوانێم تێستە بە جوانی بکە ئەبێت دکتۆرێکی تایبەت بینێرێ بۆ لابراتۆریەکی تایبەت بۆی بتوانێت تێستەکانی بکات. سێرەکەی لە لاکۆڵانێکە ئەم هەموو تەستی کرۆبایی 200,000 و ئەیهێنێ و تۆش بەڕاستی ناتوانانی سیقەی پێ بکەین ئەتوانی پێی بڵێ بۆ ئەمەد کردو ئەمە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە لەبەرەوە من ڕەجا ئەەکەم کە ئەم ئافرەتان ئەگەر هەستیان کرد شتێکی وا هەیە بابێن لایەکێکی پرۆفیشناڵ ئەم شتە بکەن و بزانین چۆن ئەگەینە دەرەنجامێک لەگەڵیانە. خۆی دامێ کێشەی ئێمە هەتا وەکو سندیکا وەکو پزیشکانی زۆر گلی لە پزیشک ئەکرێ زۆر کەس هاتون کۆبوونیان لەگەڵاکردین وەکو سندیکا دامەگری لە پزیشکە بۆ ئەو پارەی کە نەخۆشیە سەرفیەکە بەس خۆی نەخۆش هەندێجا خۆی بەشدارە لە خەڵاتانی کە ئیکا بە سەردانی کەسانێک کە بەڕاستی پسپۆڕی ئەوان نییە ژمارێکی زۆر فەحەس ژمارێکی زۆر مەسەلەن تیشک سۆنەرێ بۆ شوێنە کە پێویست ناکات و سێرەکە مەصرفێکی زیای کرد و هیچیش لە مۆزوعەکە نەگۆڕا هیچ تەشخیصیش نەکرا. بەڵێ اینجا ئەمە ئەچی هەموو مانگێکی سۆنەرەکە ئەکا و هۆرمۆنەکە شکاتەوە. من حەزەکەم پێی بڵێم فرەکیسی هێلکەدان زۆر زەحمەتە عیلاجکردنی تۆ هەموو مانگە سۆنەر بکەیتەوە ئەو فرەکیسی هێلکەدانە هەرە بینی لەبەر عیلاجەکەی زۆر زەحمەتە ناحی نەفسیشی هەر باشیش نییە لەبەر ئەوە ئەگەر کچێک یان ئافرەتێک کە شووی کردو سووری مانگانەکەی ڕێک بووە پێویست ناکە بڕا بەلای ئەم شتانە پێویست ناکە هەموو ڕۆژێ بچێ هۆرمۆنەکانی بکە ئەسڵ منەوانی کەێن بۆ لام کەلێ ئەپرسم کاڵێ عادەکەم باشە بەڵام من بە سۆنەر ئەمەم هەیە قەیچێکە باوەت هەبێ لەوانەیە تۆ سۆنەر نەکرار پێت نەزان گرنگەوەیە تۆ ئەی هێلکەدانەکانت ئیشی باشە ئیشەکە وەکو سەعادیشەکە هەموو مانگێت تۆ سووری مانگانت بۆ دێ وهوە المەطلوب بەڕاستی ئێمەمانەوێت بۆچی خۆت تێک داوە ئەچی هۆرمۆناتەکەی تو هەموو ڕۆژێ دایکت بردو ئەم سۆنەر و ئەم سۆنەر و ئەمە با نەکات و ئێمە ئەبێ عیلاجی ئەم فرەکیسیە وەکو ئەڵێی بووی بدرویت هەر کەسە و بە جۆرەی خۆی ئەگەر یەکی ئەوێ سووری مانگانەی هەبێ بەڕاستی ئەمە بێ بخێنە سەر و حەبانی کە سووری مانگانە دروستەکە بۆی ڕێکیکەینەوە و ئەوەی کە مناڵی ئەبێت تووشوی کردو و تووشی نەزۆکی بوو ئەبێ بخێنە سەر و عیلاجانی کە مناڵی بۆ دروستەکە بەڵام عیلاجێک کە جەنەرەڵە کە بڵین بە گشتی بۆ هەموو ئافرەتەکانە بێ ئەوەیە کە ئەبێ کێشی داکرێ کێش داگرتن بە دەرەجەی یەکەم زۆر گرنگە و ڕێکردنەوەی خۆراکی زۆر گرنگە کە ڕەنگە ئەمانە گوێ نەدەن یعنی خواردن ئەو خۆراکانی کە زیان بە سەحەتی ئافرەت ئەگەێنێ وەکو شیرینی زۆر و چەوری زۆر و کاربۆهێداتی زۆر ئەمە زۆر خەتەرە بەڵێ خۆی هەر ئەمە کەم کاتەوە خۆی هەموو تۆژینەوەکانی دنیا ئەڵێگەر ئافرەتێک لە 115 لە وەزنی خۆی کەم کردەوە ئەوە سووری مانگانەکەی وەکو سەعاتە گەڕێتەوە شۆن خۆی بی ئەوەی هیچ عیلاجی وەرگێ بۆیە من لە بیدایەت ئەوتم عیلاجەکەی تۆزێ زەحمەتە ئەبێ ئەو کەسە دان بە خۆیان بکرێ
کێشەکەی داگرێ ئەکسەرسایز تەمارین و ڕێاضە وەرزش کرد بەڵێ وەرزشێکی ینی ڕێگولەر بکات 3 جار بۆ 4 جار لە هەفتەیەکە وە خواردنەکانیشی بێ تەنزیم بکات. دکتۆریجان پەیوەندیمان لەگەڵایە دەریا لە سلێمانی فەرموو دەریاخان فەرموو دەریاخان جۆمالێتە فەرموو بەڕێزگام چەند پرسیارێکم هەیە لە دکتۆرا فەرموو من 2 ساڵ و نیوە زەواجم کردووە باش ومانعی تەبیعیم کردووە باش بەڵام کێشەکەی من ئەوەیە کە ئازارێکی زۆرم هەیە لە کاتی سۆڵی مانگانە باش بە جۆرێکی تر لە خستەخانە ئەخەوێنرێم بەڵێ لەگەڵ ئەوەشە خوێنم کەم بووتەوە تەنها 1 ڕۆژ ئاجرەبم و خوێنێکی خەڵکی زۆر کەم بە جۆرێک ئازارم ئەبێ ئیتر ئەبێ بخوێنرێم لە خستەخانە باش لەگەڵ ئەوەشە قژ هەڵوەرینێکی زۆرم هەیە مووی چەناگەم دروست بۆ و کێشیشم زیادی کردێ چەنەها فەحسی هۆرمۆناتم کردووە لە لای دکتۆرە بەڕێزەکان دکتۆری ئەرکەکان ئەڵێ کێشەی هۆرمۆناتم نیە تەنها هۆرمۆنی شیرت تۆزێ بەردە ئەوەش عیلاجم وەرگرتووە چارەسەر بووە بەڵام کێشەکەی من هەر چارەسەر نبووە بۆیە داواکارم لە دکتۆرە وەڵام پرسیاری لێ هەیە دکتۆریجان وەڵاهی پرسیارم لێ نییە تەمەنی بەس تەمەنێشان بوو دەریاجان 27 ساڵ بەڕێز 27 ساڵ تۆ پێش زەواجەکە کێشە نەبوو پێش زەواجەکە ئازارێکی کەمم هەبوو باشە بەڵام کێشەی سووری مانگانم نەبوو خوێنی باشم هەبوو 5 ڕۆژ بۆ 4 ڕۆژ 7 ڕۆژ لە عادەیە بووم بەڵام دکتۆر پێیوتم کەشوو بکەی باشەبی بەسەوە کەشوم کرد ئێستا خراپترم وە ساڵ و نیوێکە تەواو لێم تێک چووە یعنی با جۆرێک مانگی وا هەیە هەر هەست ناکەم کە عادەشە بم باش بەسەر چاو دەریاخان وەڵام تێنێ انشاءالله زۆر بەڕێز سەر چاوم خوارد لەگە خوشەکەم نێرگسخان لە کۆیە فەرموو نێرگسخان فەرموو دادەگیان بەرێ ئەوە پرسیارێکم هەبوو من سۆنەرم کردیە لە کندکتۆر کیست هەیە لە ناو ڕەحمە باشە لە ناو ڕەحم کیسم هەیە نازانم ئیلا چی لێبسەم باشە ئەوە سۆنەرەکە دەستکاری مەکە هیچ تەمەنێشانە نێرگسخان 30 سال ئازاری هەیە لەگەڵ سووری ئازارە هەیە لەگەڵ سووری مانگ وەڵای کە سوور ماگانەکەم دیت بەس 1 ڕۆژ زۆرەوە بوو ژانی زۆر بوو باش ماوەی چەنە بێ هەستی پێکردو ئەمە هەیە کە سۆنەرەکەم گوتی 5 هەفتەیە تۆ جۆرەکەی ئەزانی چیسە ئەنی نازانی ناوەکەی چیە ئەو لۆ خۆی دەرە پۆرگە دروست بووە باش پرسیاری تری نیە دکتۆرەجان نەخێرنا بەسەر چاو نێرگسخا وەڵام تێنێ انشاءالله شنۆخان لە سلێمانی فەرموو شنۆخان ئەلو فەرموو دادەگیان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سوپاس دەکەین بەڕاستی دەستخۆشی زۆر لە دکتۆرە بەڕێزی نازانم ناوی چێ زۆر دکتۆرە چرۆ تەمەند درێژ بێ ئینشاءالله سوپاس دەکەین بێ زەحمەت منیش پرسیارم زۆرە خۆم بڵێن 6 مانگزارێ ئەگاتە 7 مانگزارێ بڵێن عادابم باشە ئیتر چوومەدە لای دکتۆرە بەڕێزەکان عیلاجم وەرگرتووە بە ڕێگەی ئەو حەبەی کە پێی عادابم پێشتر ئەبووم بەڵام ئێستا بە حەبەکەش نابم بە هیچ شێوەیە تەمەنی چەندە شنۆگیان 32 شووی کردو زەواجی کردووە بەڵێ مناڵی هەیە بەڵێ مناڵ نەخێر نیمە باش ماوەی چەند ساڵە زەواجی کردووە 10 ساڵە باش بەس پرسیارەکەم ئەوە بوو لە دکتۆرە وتم ئەگەر بە حەبەکە عادە نەبم ئایا دەرزی خراپ نییە مووی دەموچاوەشیشم زۆرە و هەموو کێشەکان لەمدا هەیە سۆنەرە کردووە لە سۆنەرە هیچ کێشەیەکی هەیە پێیان وتم متوانە بەس کیسی وردە هەیە هێلکەیان عیلاجم وەرگرتووە هەر بەردەوام عیلاجە خۆم بەس من کێشەکەم ئەوەیە بەس عادە ببم چونکم ئەو کە عادە نابم زۆر یعنی پێ ئاوسێم زۆر ناڕەحەتم پێی بەو حەبەی کە بۆیان داناوم بۆی کە عادە بم بە هیچ شێوەیە عادە نابم وەزنە زۆر نییە بەڵێ وەزنە چەنە 67 کیلۆم باش پرسیاری لێ دکتۆریجان بەسەر چاو شنۆخان وەڵام تێنێ انشاءالله ڕێگەی دەرزی خراپ نییە دوای ئەڵێن مووی دەموچاو دروست دەکات ئەگەر دکتۆرە گیان جوابم بەسەر چاو خەمە نەبی خوارد لەگەڵ کەژاڵخان لە سلێمانی فەرموو کەژاڵخان ئەم کاتۆ باش دادەگیان باشی بەڕێزم سواس دەکەین فەرموو بەخێراتنی دکتۆرەکەم سواس دەکەین وەڵایی من پرسیارێکم لە دکتۆرە هەبوو فەرموو
وڵای من کیسی هێلکەدانمەیە کیسەکە ئەڵێ ئەبێ بە کورتاج لای بێ ئایا پێویست بە کورتاجەکە یا هەر بە عیلاج لا ئەچێت کیسی هێلکەدانە بەڵێ کیسی هێلکەدان بەڵێ کیسی هێلکەدان یعنی کیسی مناڵدانمەیە مناڵدان نەک هێلکەدان بەڵێ هێلکەدان باشە تەمەنت چەندە کەژاڵخان 30 ساڵم زەواجە کردووە بەڵێ دوو منداڵمەیە باش سۆنەرێ کردووە بەڵێ ئیشاعی تەنووری و هەموویم کردووە دوو سۆنەر لە مدەی ئەم زوو بەس دوو ئازارم سۆرە بەڵام ئەڵێ پێویست بە کورتاجەکە ئایا پێویست بە کورتاجە یا بە عیلاج لا دەچێت سەروشتە لێ نییە بەسەر چاو کەژاڵخان وەڵام تێی نوێشاوە دەست خۆش بێ سەر چاوم دادەیجان خوارد لەگەڵ دکتۆری گیان بە وەڵام بینەوە وەڵامی ئەم چوار پەیوەندیە بینەوە بەڵێ بەنسبەت دەریاوە بەنسبەت دەریاوە دەریا کە ئەڵێ ئازارم زۆرە لەگەڵ سووری ماگانەیە بەڕاستی فرەکیسی هێلکەدان هیچ ئازاری نییە حەزەکەمەوە بە نەخۆشەکان بەتایبەتی لە کاتی سووری ماگانە بەتایبەتی لە کاتی سووری ماگانە و هەموو وەختێکی تریش فرەکیسی هێلکەدان زۆر زۆر بچووکە هیچ بڵین قەبارەیە ناگرێت لە ناو حوزی ئافرەتا لەبەرەوە ئازاری نییە ئەگەر یەکی ئازاری هەبوو و ئازارەکەی و خۆی باسی کرد برایە خەستەخانە و داخل کرا و دەرزی و دەرمانی زۆر بە بەکارهێندا ئەوە شک لە نەخۆشیێکی ترەکەین شک لە کیسی تر ئەەکەین کە پێڵێن ئیندۆمەتریۆسس یان پێڵێن دروستبوونی ناوپۆشی مناڵدان لە دەرەوەی ڕەحم کیسێ دروستەکە دالیچکان دروستەکە لەبەرەوە ئەم دەریا بەڕاستی دەریا پێویستی بەوە هەیە وا هەستەکەم دەریا هەردوو مۆزوعەکەی هەیە لەوانەیە فرەکیسی هێلکەدانی هەبێ بەس لەوانەشە هەر لە گەنجاتیەوە ئەو نەخۆشی تری هەبێ کە پێڵێن ئیندۆمەتریۆسس کە کیس دروستەکە کە بێتە هۆی ئەو ئازارانەی کە باسی ئەکرد ئەمە پێش زەواجەکە وانە بووە لە دوای زەواجەکە خراپم کەواتە ئەوەی شەکە لە نیشانەکانی کە ئەوانی هەبێ بڵێ ئەوەی نیشانەیەکی زۆر گرنگە ئەو ئەفرەتانی کە ئازاری زۆریان هەیە ئەبێ بزانن کە ئەبێ سۆنەر بکەن و ئەبێ لەگەڵ دکتۆری تایبەتی خۆیانە دابنیشن بزانن ئازارەکەیان چۆنە ئایا پێش سووری ماگانەیە و لەگەڵ سووری ماگانەکە کە یەک ئیتر لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژ و ئازارەکە کەمە بێتەوە یا دوای سووری ماگانەکە شەر ئازارەکە هەیە بی ئەمە بزانین چکە گە بزانین لەگەڵ سووری ماگانەکە پێش سووری ماگانەکە ئەوە زیاتر ئەڕاتەوە لەگەڵ ئەوەی کەوتم کیسی ناوپۆشی هێلکەدانە و دروست بووە سۆنەری ئەوێت و سەردانی پزیشکی ئەوێت و ئەبێ لەگەڵ یادانیشین بزانین چیەتی بەتایبەتی دەست و چاو خۆش بێت نەرگسخان لەکۆیە دوو کەس نەرگسخانوتی چیز لە ناو ڕەحمما هەیە من حەزەکەم لێرێ ئەوە بڵێم نەخۆش نازانێت ئەڵێ چیز لە هێلکەدانەیە ئەڵێ چیز لە ڕەحم هەیە تێکەڵێکە خۆی دوو هێلکەدانمان هەیە یەک ڕەحممان هەیە لە ڕەحماکی زۆر زۆر کەمە ئەوەی کە ئەڵێ چیز لە ڕەحمما هەیە زۆر زۆر دەگمەنە شتێکە پێڵێن ئەدینۆمایۆسس کەمە هەرو ناوپۆشی ڕەحمە ئەگەڕێتەوە بۆ ناو ڕەحم لە ناو ڕەحماکی دروستەکە بەڕاستی هەموو سۆنۆگرافەرێکیش ناتوانێت دەریکە لەبەر ئەوەی کە ئەو باسکرد بۆیە من لێم پرسی ئازار هەیە لە وەختی سووری ماگانەیانە و سووری ماگانەکەشیان زۆرە بێت ئەمانە سووری ماگانەیان کەم نابێت سووری ماگانەیان زۆرە بێت ئازاریشیان زۆرە بێت لەبەرەوە حەزەکەم بزانن کە لە ناو ڕەحمە کیس نییە لە ناو ڕەحمە گۆشتە بێ گرێ ئەبێت بەس لەسەر هێلکەدان کیس ئەبێ ئەگەر بەویان وتووە بەڕاستی کیس لە ناو ڕەحمیا هەیە ئەوە هەیە وەکوتم ئەدینۆمایۆسە بەو شێوەیە نیە ئەدینۆمایۆسە و عیلاجەکەی هەر ئەوەیە بێ حەبی ئازار وەرگێ لە وەختی سووری ماگانەکە پێویست بە نەشتەرگەری ناکە هەر ئافرەتێک ئەو نەخۆشی هەبوو کیسی هەبێ لە ناو دیواری ڕەحمیا من زۆر جام بۆ نەخۆشەکان باسی یەکەم لە ناو دیواری ڕەحمیایەتی ئەبێ ڕەحمی دەرهێنێ بەسکەی دەرهێنێ کە تەمەنێگاتە 45-46 کە فامیلیەکەی تەواوەکە مناڵ دروست ناکە ئەگەر هەر ئازاری زۆر بوو بەبوونی ئەو کێشەیەوە ئەوە بێ ڕەحمی دەرهێنێ چکە عیلاجی نییە ئەدینۆمایۆسس لە دەرەوە بە مایکرۆلەیزەر و شت ئەم کیسانە ئەتەقێنن بەڵام ئێستا ینی دیراسات ئەڵێ شوێنەکەی زۆر زۆر زەعیفە بێ لەبەر ئەوە دالیچکان زیاد دروستەکە لەبەر ئەوانی شوازیان هێناوە باش هەر بۆی لەسەر هەمان بابەت بڕین کەژاڵخان ئەگەر ئەوە ڕازی کیس بێ کەژاڵخان وتی کیسم هەیە و لە ناو مناڵدانما کە ئەمەش بە کورتاژ لا ناچێت دیارە کەژاڵخان گرەیەکی بچکۆلەی هەیە لە ناو پۆشی ڕەحمیا کە پێڵێن پۆلیپ شتێکە وەکو دەنکەترێوایە وەکو بەرسیلەیەوە لە ناو ڕەحمایە خوێنی زۆر زیادەکە لە 1-2 ڕۆژی یەکەمە وەکە سۆنەری بۆ ئەکەن زۆرە لەبەرەوە من لەبەرەوەی کە دکتۆرەکەی زۆر تەکیدی لێکرێتەوە بۆ کورتاج تەبان کورتاج بە تەنیا نابێ بێ نازوریشی لەگەڵا بێ ڕەحم پڕەکەین لە ئاو سەیری ناو مناڵدانەکەین ئەگەر ئەو گرێ بچکۆلەی هەبێ لایە بین بەڵام کیس بەوە لا ناچێت بە کورتاج ئەبێ بزانە کیس لە ناو دیواری ڕەحمایە لە ناو پۆشی ڕەحمە نابێت دەست و چاو خۆش بێت بەنسبەت شنەوە
زۆر درەنگ درەنگ سۆڕی ماگانی ئەبێت و زەواجیشی کردووە 10 ساڵ ئێستا 32 ساڵە ئەڵێ حەپەکەش ئێستا خەریکە سوودی نامێنێ بیکا بە دەرزی کێشەی هەیە بەڵێ من قەت لەگەڵ لێدانی دەرزیانیم دەرزی هیچ ئیسفادێکی زیادی نییە لەسەر حەبەکان نازانم چ حەبێ وەرەگرێ ئەم ئافرەتانەی کەیت بۆ لای ئێمە بڵین سۆنەرێکم بۆی کرد بینیم ناوپۆشی ڕەحمی زۆر تەنکە و پێم ئەڵێ 6 مانگە عادە نەبوومە یعنی 6 مانگە هێلکەدانی ئەم ئافرەتە هیچ شتێکی نەکردو بۆی ناوپۆشی ڕەحمی ئەستور بێ کەوابێ من ئەگەر بیخەمە سەر پرۆجیسترۆن بەس بە تەنها پرۆجیسترۆن وەختێکە دەین کە ناوپۆشی ڕەحم تۆزێکە بێت پرۆجیسترۆنەکەی دیتی ئەبێ بە ودراول بریدین ینی هینی بۆ دروستە بێ سوڕی ماگانەی بۆ دروستە بێ بەڵام ئەگەر ناوپۆشی ڕەحمی زۆر تەنک بێ ئەبێ هەردوو حەبەکە وەرگێ کە لای خۆمان بەداخەوە سمعەتی زۆر باش نییە پێڵەن حەبی منە حەبی منە لە هەموو عالەمە حەبێکی زۆر چاکە پێڵێن بەرت کۆنتترۆل یعنی تۆ بۆ ئەوەیە کە مناڵ دروست نەکەی بەڵام ئەم حەبی منع دوو هۆرمۆنی زۆر باشی تایە خاستەنەگە تۆ لە سەیدەلی بیکریت و لە لاکۆڵان و شت نەیکری هەردوو هۆرمۆنەکەی دیایەکێ ناوپۆشی ڕەحمی ئەستورەکە ئەوەی تریشان سۆری ماگانەکەی بۆ دروستەکە ئەم ئافرەتە نابێ پرۆجیسترۆن ئەم نابێ پرۆجیسترۆن وەرگێ من نازانم چ حەبێ وەرەگرێت حەبەکە ئەبێت حەبی منع بێ بەس حەبە منع باشەکانش بەڵێ بەڵێ ئەویش پێویستی بە سەردان هەیە بێ بزانین ناوپۆشی ڕەحمی چەند تەنکە لەگەڵەوەشە ئەبێ ئەم ئافرەتانی کە هەموو پەیوەندیان پێوەکردین دابەزینی کێش زۆر گرنگە ئێمە نەخۆشمان هەیە یەکەوە 15 کیلۆ زەعیب بووە ئەڵێ دکتۆرە پێویستم بە عیلاج تەواو کێشەکەی حەلە بێت دکتۆری جان پەیوەندی ترمان لەگەڵا دڵسۆزخان لە ڕەواندوست فەرموو دڵسۆزخان ئەو کاتتان بەس ئەم کاتۆ باش دادەجان من بەخێراتم دکتۆری دەکەم سپاس دەکەین فەرموو بەڵێ ئەم زۆر جار یعنی ماوەی مانگەک دوو مانگەک بێنوێژ نابم دەوی بە دەستی ئەوە بکەم خادەم بێتە خوارێ بەڵێ پرسیارێکی بەشم هەیە مووی دموچاوم زۆری زیاد کردیە باش تەمەن نیشانە دڵسۆزخان 31 ساڵ زەواجە کردووە بەڵێ 3 مندار پێ باش هیچ کێشەی تری نییە والله کاتی ئەکەومە خادەشم حتا بێ خاوێن دەمەوە زۆر زۆر ینی بە ئازارم لە بەکشتم زگم هیچ پرسیاری لێ نییە دکتۆری جان فەحسوشت چی کردووە تۆ هیچ فەحسوشتێ کردووە فەحسم نەکرد چەندان جارتی گوتی فەحسی هۆرمۆناتی بکە لە بە ئەو موی دمساوت ئەویش وەڵڵاهی ناکرد سۆنەرە نەکردووە ناوەستی ئەگەر هەمدوشتم نەبێ کەم سۆنەری دەکەم نەخێر باتەوە بێوەسەکە پرسیارێکە لێ هەیە دوای پرسیار شتێ لێ نیە بەسەر چاو دڵسۆزخان وەڵام تێنێ ئینشاءڵڵا سەر چاو خوارد لەگەڵ سەبریخان لە سلێمانی فەرموو سەبریخان ئەم کاتەوە باش دکتۆرگیان ئەم کاتەوە باش دادەگیان سەر چاو پرسیارێکم لە دکتۆر هەیە دکتۆرگیان من تەمەنم چۆتە 40 ساڵەوە بەس ئێستا کە عادە بم عادەکەم چۆنە هەر شتێکە حەز دەکەم عادە ئەبم ئەجینە نە خوێن و شتم نییە بەس هەموو ژیانی مێشێ شان و ملی مێشێ قات مێشێ لە زووتام لێ زۆر ئیزعاجم پێی ئەکەومە لە جێگایەکەوم ئەوەنە ئیزعاجم پێی بەڵێ سەبریخان زەواجی کردووە تۆ بڵێ مناڵی هەیە بەڵێ 5 مناڵمەوە خوانەی بڕێ کە سوکاری زوو لە دایکێ کە سوکارێکی نزیکە زوو ئاوات لە عادە نەئەچوونەوە نازانم هیچ کێشەی نەخۆشی وشتی ئافرەتانەوە نەبووە لە کاتی مناڵبوون عەمەلیاتش عەزێتێ نەگەشت بێ دووجار ڕحمم هەڵبەستۆتەوە هەر ئەوە جیناناوە توانی خۆ پرسیاری لە 5 مناڵی هەبوو دکتۆر بەڵێ 5 مناڵم بووە ئێستاکانە کە عادام سەریمانگان زۆر هیلاکم هەموو گیان مێشێ خولوقات مێشێ تاو لەرزەکەت کەی هەیە وەڵاهی لەسەر پێش ئەوە کە عادە ببم ئیتر هەر زۆر وێرانە ئەی لە وەختی ئەتیادیە تاو لەرزت نییە بڵین لە شەوە لە بەیانی زووە دایمەوەم بڵێ دایمە لەگەڵی تر هەتا پابمەوە 2 ڕۆژ 3 ڕۆژ خوێنیشم نییە بەس زەردارەکە شتێکە نوێژم بۆ ناکرێتەوە بەسەر چاو سەبریخا وەڵام تێنی شاءڵڵا سەر چاو خوارد لەگەڵ نایدەخان لە سلێمانی بەڵێ فەرموو نایدەخان بەڵێ فەرموو بەڵێ دادەگیان بەڵێ فەرموو وەڵام بۆ نۆرینگەی ئەم دکتۆرە کردومە جۆمان لێتە فەرموو پرسیارکە دادەگیان فەرموو بەڕێزەکەم من ئەچمەتە لای دکتۆر ئەڵێ هۆرمۆناتی تێکچووە بەڵێ من عیلاج بەکارێنم
چەند عیلاج بەکارێم ئادا ئەبم بە عیلاجەکان باش دوایڵێ ئەچمەوە ئەڵێ وەڵا هۆرمۆناتی بەرزە باش من مناڵێکیشمەیە کوڕێکمەیە 19 ساڵە بەڵێ تەمەنی چەنە نایدەخان تەمەنی چەنە ماوەی هەفتە باش 50 ساڵ بەڵێ ماوەی هەفتەیە باش لە کەیەکەوە ئاولی هاتووە والله تقریبی کوڕەکەم 4 ساڵ بووە ئێستا 90ەیە کوڕەکەم 4 ساڵ بووە ئام کردووە ئیتر پێشم لە دکتۆر نەبڕێەوە لای چی دکتۆرێ چمەڵێ تۆ کێشە نەبووە ئێستا مڕادەیەم دکتۆرێکی کاکەم شیرینێ دکتۆرە شیرینە ئەڵێ تۆ هۆرمۆناتێ بەرزە پرسیارە لێ نییە بەسەر چاو نایدەخان وەڵام تێنی ئینشاءڵڵا بریجەڕێ بزانم کە ڕێمایی دەکەین ئینشاءڵڵا یان نییە کە مناڵی کەمان ببێت خەمە نەبێ بەسەر چاو دێ باشە پەیوەندیشی ترمان لەگەڵە خاتونێکی کە ئاسیاخان لە سلێمانی فەرموو ئاسیاخان فەرموو دادەجیان سواس دەکەین سپاس مەمنون دکتۆرە جان پرسیارێکمەیە فەرموو فەرموو یەک تۆز دەنگ بەرزکەیتەوە ئاسیاگیان زەحمەت نەبێت بەڵێ من دکتۆرە من تەمەنم 17 ساڵە 2 ساڵە و مانگەکەم کردووە جان نابم سەدای دکتۆرم کردووە ئەڵێت کێشەیەک نییە جۆمان لێت نییە بەخوا ئاسیاگیان 2 ساڵە شوت کردووە یەک تۆز دەنگ بەرزکەیتەوە 2 ساڵە شوت کردووە باش ئێستا جۆمالێتە بەڵێ تەمەنم 2003 باش بەڵێ سەدای دکتۆرم کردووە دوگیان نابم تۆ بەهێرکەم زەئیفایە ساگەسەری چییە بەڵێ ئەی تۆ سووری ماگانە و هەیە بەڵێ لە کاتی خۆیان بۆم نییە تۆ ئێستا 18 ساڵی 7 ساڵی 2 ساڵیشە شوت کردو ینی 15 ساڵ بووی کە شوت کردووە چۆن 15 ساڵ بوو کە شوت کردووە بەڵێ و یەکسەر کەوتیتە سەر عیلاج و دەرمان وەرگرتن بۆ مناڵ نەخێر تا ئێستا هیچ نەخواردوو بۆ مناڵ تەنها هەپێکی پلەگاسیت نەبێت بەڵێ لێپەلە چییە جاری تۆ ئێستا 7 ساڵی ئەگە پرسیارێکی لێ نییە دوێ جوابی ئاسیاگیان بەسەر چاو وەڵام تێنێ ئینشاءڵڵا سەر چاو خوارد لەگەڵ دکتۆرە گیان بە لە دڵسۆزەوە ئەوی شاور هەمان زۆربەی کێشەکان ئەوەیە مووی 31 ساڵە تەمان زەواجی کردو سێ مناڵیشی هەیە جاجار ئازاری هەیە هەموو شتەکەی زیای کردووە بڵێ ئەمە لێرا باسی ئەوەش بکەم هەموو کەسێ کە فرەکیسی هێلکەدانی هەیە شرت نییە ئەو مووی کە زۆری کە هەیەی هیوا هەیە فرەکیسی هێلکەدانیشی نییە بەزمووی هەیە چونکە ئێمە بێ بزانن کە خواردنەکانمان زۆر ناسەحیە ڕاست ناتەندروستە و هەموو خواردنەکان کە خۆین مەوادی متحەفیزاتی زۆرتیایە مەوادی کیمیاوی زۆرتیایە و زۆر شت تێکەڵ ئەکرێت جینی ئەم خواردنە لەگەڵ جینی خواردنێکی تر تێکەڵ ئەکرێت لەبەرەوە لەسەر ئێمەش ڕەنگدانەوەی ئەبێت یعنی لەبەرەوە کەس بێبەری نییە ئیسە لەو موانەی کە زیادە بەڵام ئەگەر یەکێ زۆر بوو ئەوە مەفروزە فەحسی هۆرمۆنات بکە ڕەجاءن هەموو کەسێبانە چێ خۆی فەحسی هۆرمۆنات بکە ئەبێ دکتۆر بۆی بنووسێ ئەبێ یەکێکی باش بۆی بنووسێ کە فەحسی هۆرمۆناتەکەی و لەو لاشەوە سۆنە روشتت کردووە و ئەگەر سووری ماگانەکەت خراپە ئەوە مانایوە فرەکیسی هێلکەدانت هەیە ئەتوانین ئەوە لە تۆیان تەشخیص بکەین بەڵام بۆ عیلاجەکەی ئەبێ هەر دیسانەوە پرۆفشناڵێ بتبینێ یەکەم شتەوەیە گەر قەڵەوی کێشی خۆت داگرە خواردنەکانت ڕێکخەرەوە لە شیرینی و چەوری دوورکەوە و ئەگەر سووری ماگانەکەت بۆ نایە توانی حەبی منە بخۆی حەبی منە هیچ حەبێکی خراپ نییە هەرە هۆرمۆنانەیە کە هێلکەدانی خۆتی ڕێژێ فەرقەکە ئەوەیان زۆر ناچرە لە جسمی خۆ دروستێکە ئەمەیان دروست کراوە بەس ئەوە نەفەرقەکەیەتی وە سووری ماگانەت بۆ تێ هیچ مشکلێکی تر نییە چکە تۆ ئەلحەمدوللا سێ مناڵە هەیە بەس پێویستی بەوە هەیە کە سووری ماگانەی هەبێت باش ئەیکاتە پێ تو سەردانی دکتۆرێک هاتوو چارەسەری پێویستە دکتۆرە خۆی شتەکە بۆ پشتێکی نەفسی بەڕاستی هەندێک ئافرەت زۆر خۆی ئەیەتە شتەکە و باوەڕ ناکەم پێویستیش بەوە بکە وڵا ئەگەر سووری مانگ من لە بیدایەت هاوتم ئەگەر سووری ماگانەت هەیە پێویست ناکە سۆنەر بکەیت و بکەیتە دوای هۆرمۆنات و بزانم من چیمە و چی هیوا هەیە پلانی سکیشی نییە باوەڕ بکە پلانی سکی نییە تازە شووی کردووە یەتە ئەو نۆرینگە بزانم هێلکەکەم باشە ئێوە تو ئەم مانگە هێلکەکەت باش بوو وا پارەتدا و چیتە نۆرینگە و سۆنەر مانگێکی تر شەرت نیە هێلکەکەەوە باش بێ لەبەرەوە کەی ویستت کەی شتەکەت ویزە وەختە بیکە ڕاست سەبرێخان 40 ساڵە بەڵێ زەواجی کردو 5 مناڵی هەیە بەڵێ دکتۆرە هەندێک کەس هەیە هەچەنە پەیوەندی بە تەوەری بەرنامەکەمانۆنی هەندێک کەس پێشتر لە سووری ماگانەوە بە سەبرێخان بڵێم لەوانەیە سەبرێخان زووتر بکەوێتە
ئەو تەمەنەوە کە پێڵێن سن الیاس بە کوردیش ناوێکی هەیە وڵا ببورن من ناوەکەی نایزانم بەس خۆی تەمەنی ئافرەت ئەوەی کە لە سووری ماگانە ئەچێتەوە لە 45 هێلکە نامێنێت ئەبێ ئەوە بزانم کە لە 45 تۆ خەزینی هێلکەت نەماوە بەڵام سووری ماگانە ئەمێنێ بە پچڕی لەبەرەوەی هۆرمۆن هەیە لە جسمدا لە چەوری ژێرپێستەوە هێلکەدانە لەوانەیە بازجارە نووزەیە بکە هۆرمۆنت ئەبێ لەبەرەوە حتا سووری ماگانەکەت ناڕێکە بەڵام هێلکە نییە مناڵ دروست بێت لەبەرەوە سووری ماگانە وردە تێکەچێ بەڵام لە دمەنی 52 ئەوە ستێت بەس هەندی ئافرەتەیەوەکو ئەم سەڵ بەڵام هەندی ئافرەتەیەوەکو ئەو زۆریشمان هەیە باوەڕ بکە ئێستا من ڕەنگە لای خۆم 100 ئافرەتە بێ لە تەمەنی 40 ساڵیە لە سووری ماگانە ئەوەستنەوە گەل لێم بپرسی بۆ لەوانەیەم ئافرەتە لە ژیانیا زۆر زەحمەتی کێشا بێ لەوانەیە تووشی سەدمەیەکی زۆر ناخۆش ینی مردنی کەسێکی خۆشەویست و نزیک خاصن گەنج بێ زۆر مشکلێ بۆ ئافرەت و گۆڕینی شوێن لە وڵاتێکەوە بۆ وڵاتێ لە شارێکەوە بۆ شارێ لەگەڵ ئەو سترێسی کەیسە لە ژیانمانە هەیە ئەمە زۆر ئەم شتە دروستەکە لەبەرەوە من بۆ ئافرەتەن ناوی چی سەبرێخان ئەڵێم لەوانەیە لە سووری ماگانە چوو بێتەوە لەبەرەوە وتی تاو لەرزیش ئەمگرێت تێستێکەکە بێ دکتۆرێکی پرۆفشنال بۆ یەکێک لە هۆرمۆنەکان یەکێک لە هۆرمۆنەکانەکە ئەگەر ئەو هۆرمۆنە لە 20 بەرەو ژوور بێ لەوانەیە کردی بێت تا ئێستا ئەوە پێویست ناکەی تەرخۆی هیلاکە ئەگەر سووری ماگانەی ئەوێ بەسەر چاو حەب هەیە بۆ ئەو تەمەنە ئەی خاتە سەر سووری ماگانە بێ ئەوەی زەرەری لێبە هەموو ئافرەتەکان ترساون لەوەی حەب بخۆن سووری ماگانیان بۆ دروست بێ ئەم سووری ماگانەیە زانم خوا لە تەمەنی 50 لە ئافرەتی بڕیوەتەوە بەڵام شتێکی زۆر باشە بۆ ئافرەت بەڕاستی لەبەرەوە ئاڵێ لە شم قورسە و سەرمەیەشی و بێتاقەت خەوم کەمە و ئەمە هی ئەوەیە کە سووری ماگانکەی وردە نامێنێ لەبەرەوە حەب هەیە بۆ تەمەنی تۆ ئەبێ سەبرێخان وتوانی نیشانەکانی هەمووی کەمەکاتەوە بەڵێ هەموو نیشانەکان کەمەکاتەوە بێجگەلەوەش ئێسقانی ئافرەت دوای ئەوەی کە ئەکەوێتە ئەوسنی ئەسەوە لە ساڵێکە 1% کەمەکە لەبەرەوە بێ ڤیتامین دی و کالسیۆم بخوات و ئەو حەبانش بخوات دەست و چاوە خۆش بێت نایدەخان 50 ساڵە نایدەخان 50 ساڵە هۆرمۆنی تێک چووە نایدەخانیش بە هەمان شێوە وەکو سەبرێخان بەس نایدەخان تقریبا تەمەنەکەی باشە ینی خوا یاوێتیە تا تەمەنی 50 ساڵی ئێستا سووری ماگانەکەت کەمە بێتەوە و پێویستی بە هۆرمۆنێکی وابزانوتی چوومەتە لای مناڵی ببێ مناڵ بوون زۆر زەحمەتەوە گەر مناڵیش ببێ لەم تەمەنەیە لەوانەیە مناڵەکەت نقصانی کێبێ لەبەرەوە وازی لەوێنی باشترە دکتۆری گیان دو پەیوەندیمان ئاسیا بوو ئەگەر بە کورتی زەحمە نەبێت زۆر کێشەمان هەیە بە تایبەتی ئەوانەی زوو شو ئەەکەم پەلی ئەوەیەتی زوو مناڵ کێشەی زۆری بۆ دروست ئەما کە یعنی هەر چوونە نۆرینگەی هەر دکتۆریە هەر چوویتە خەستەخانە بۆ لای ئەوەی مناڵ دروستکەی ئەمە سترێسێکە بۆ دروستەکە بەڕاستی خۆت ساغیش بویستە خەستەخانە سترێسی بۆ تۆ بە 15 ساڵی شوت کردو زۆر پەلەتە لە مناڵ دروستکرد ئەمەش تۆ پێویستە بە عەسەبی ڕەحمەتەیە ڕێک بێتەوە پێویستە بە هۆرمۆنەکانە هەیە تۆزێ وەکو بڵێن ستەیبڵ بێ ینی تەوازونی خۆی وەرگێ تۆ نایەڵی ئەم شتان تا تەمەنی 18 ساڵی جاری هۆرمۆنەکانی جێگیر نەبوونە یعنی ئەمە گەر مناڵێک کچێکمان بۆ بێنن عمری 16 ساڵ بێ دایکەکەی بڵێ زۆر سووری مانانکەی زۆر درێژە یان زۆر کەمە بەڕاستی من ینی هەر دایکەکە مطمئن ئەەکەم کە ئەمە هیچ شتێکی نییە هی تەمەنەکەیەتی لەبەرەوە تۆش تەمەنی بچووکە ینی خەمی ئەوە مەخۆ ئینشاءالله سکەکەیت و مناڵیشی زۆر بێ بەڵام لە پێشە ئەگەر قەڵەوی ئەبێ دیسانەوە خۆ زەعیفکەی ئەگەر عادەکەت ناڕێکە بێ ڕێک بێتەوە ئەبێ عادەکەی ڕێک قەلەقی گەورەترین قەلەقێکە زۆر مشکلەیە چکە تۆ قەلەق بووە هۆرمۆنانەی ینی ئەم سیستمەی کە ئافرەت پێیشەکە حەزەکەم لێرەیە بڵێم هەر هێلکەدان و ڕەحم نییە دوو هۆرمۆنهەی زۆر گرنگ هەیە کە لە مێشکەوە ڕێژدێن لەسەری ئەوە هۆرمۆنێکی تریشەیە یعنی ئەمە سیستمێکە ئەبێ هەمووی بێکەوەیشکە کە قەلەق بووی کە برسیت بوو کە خەوت نەبوو ئەمانە هەمووی تەسیر بە سووری ماگانەکە و سووری ماگانە تێکەیات دکتۆرێکیان حەزەکەم دو پرسیارم ئەوە بێت ئەگە بە کورتی چارەسەری فرەکیسی هێلکەدان چییە؟ چارەسەر وەکو لە وتم یعنی لە هەموو شوێنووسراون نۆکیور یعنی کەس چاک نابێتەوە ئەوە نەکەی تۆ بڵێ من ئەم مانگە ئەم سۆنەرەم کردووە فرەکیسی هێلکەدانمە وڵات چوون بەڵای دکتۆر فلان دکتۆرە ئەو دەرمانی بۆ نووسیم دوای مانگیشترێکێتە لای سۆنۆگرافەرێکی تر سۆنەرێکی بۆکان نووسیوێتی نۆ PCOS بەڕاستی ئەمە غەڵەتە نییە کەسێ بە مانگێ 2 مانگ با هەموو دەرمانەکان بە هەموو شەریکەکان بن بۆ من پێم بڵێن هیچ کەسێک نییە بە دەرمان چاک بێتەوە لە فرەکیسی هێلکەدان ئەوەی تۆ چاک ئەکاتەوە تەنها ئەوەی کەیخیتە دەمتەوەی خیتە لەشتەوە ئەبێ خۆت لە چەوری و شیرینی دوورکەیتەوە چکە هێلکەدان زۆر حەزی لە مۆزوعانەیە مۆزوعێکی تر هەیە کە بڕوا ئەەکەم لەسەر مستەوای ئافرەدانی ماڵەوە نییە من باسی ڕزیستەنس ینی ئەمانە لەسەر خەتەریاتی ئەوەن تووشی شەکرە و
نوعی دومی شەکرە بن و تووشی نەخۆشی دڵ و تووشی زەخت و ئەمانە ئەبن بە بۆنی فرەکیسی هێلکەدانەوە لەبەرەوە هەرکە تووشی فرەکیسی هێلکەدان بووی مەفروزە ئاگال لە خۆ بێ ئەمە کە ئاگال لە خۆت بوو کە وەزنت داگر چاکە بیتەوە پلس ئەمە ئەگەر بیتە سەر عیلاجی ئەمە تۆ چیت ئەوەی ئێمەت بۆکەین ئەگەرەتەوێت سووری ماگاناتە بێ سووری ماگانەت دروستەکەین زەرەریشی نییە و دەرمانە نەئیدین ئەگەرەتەوێت مناڵ دروستکەی ئێمە ئەو حەبانەتە دەینێک هێلکەدانت هێلکەیەکی تەنها دروست کات و ببێ بە مناڵیشت ببێ ئەبێ بەم جۆرە بێ عیلاجەکەت بەڵام تۆ بێ بڵێ من هەر ئەمەوێ ئەم لە سۆنەرەکە نەمێنێ ئەو شتە نییە. دکتۆرێکیان دەسوچاو خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانی هیوادارم ئیستفادەیان کردێ ئینشاءالله دەستەکان نەخۆش بێ سپاس دەکەین. بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەم شەویشمان کۆتایی هات هیوادارین ئەم بەرنامانە و ئەم پسپۆڕیە جیاوازانە سوودی هەبێ بۆ ئێوە خۆشەویست هەوڵ دەرین هەموو هەفتانە باسی نەخۆشیەکەین بەڕاستی هاوڵاتیانی ئێمە زانیاری تەندروستیان زۆر کەمە خۆیان هەندێک جار داوای فەحس ئەکەن خۆیان داوای چارەسەرەکەن ئەچن لە خۆیان و چارەسەر وەرەگرن هەموو ئەمانە زیانمان لێ ئەیات هیوادارم ئەمانە بێتە هۆی بەرزکردنەوەی ئاسی هوشیاری تەندروستی هەمومان حەزەکەم پێش کۆتایی بەرنامەکە بە یەک دێڕ باسی نەخۆشی کۆڕۆناکەین بەڕاستی کۆڕۆنا زۆر لە زیابوودایە زۆر بەداخەوە شاری سلێمانیەکێکە لەو شارانی کە لە عێراقا وەزعی زۆر خراپە ئەتوانن نازانم خەڵک بۆ سەیری ناکات ئەمڕۆ لە شاری سلێمانی و دەوروبەری نزیکەی 16 کەس بە نەخۆشی کۆڕۆنا کۆچی دواییان کردو کە زۆر بەداخەوە یەکەم شار بین لە عێراقە ئیسەش خەڵکی ئێرە هەر ئەڵێن ینی من ئەمڕۆ لە خەڵک پێوتم تۆ بڵێ نەخۆشیەکە هەبێ بەداخەوە ئێمە ببووینێتە سەبەب بۆ کوشتنی خۆشەویستان و ئازیزانمان بە یەک کەلیمە ئەڵێن خەیچەکە بەس پیر و نەخۆشە کوژێ ئایا ئەوانە مرۆڤ نین بەداخەوە شاری سلێمانی یعنی ئێمە وەکو پزیشک هەموو جارە من وتومەوە لە سەرەتای کۆڕۆنا وتمانێ خوای ئێمە ڕاست نەبین بەس بەڕاستی زانستەکە زۆر وازەحترە لە ئێمە بەرە وەرزی سەرما ئەڕۆین هەموو سەرچاوەکان ئەڵێن کە لەوانەیە نەخۆشیەکە خراپتر بێت تکای ئاگاتان لە خۆتان بێت ئەو سەربەسی کە دەستماناوەتێ بەڕاستی شتێکی باش نییە هەتا هەفتەیەکی تر لە هەمان کاتدا بە ئێوەی خۆشەویست شادەبینی هیوادارم هەمووتان لەشساق بن شەوتان شاد خواتان لەگەڵ